دۆستان ئازیزان خۆشحاڵین جارێکی کە پێتان شاد دەبینەوە لە سەکۆکەی خۆتان لە فیلم سازان. ئازیزان ئەلبەتە هەمومان نەزانین بۆ فیلم سازی کارکتەر یەکێکە لە بنەما سەرەکیەکانی سیناریۆ نووسین، یەکێکە لە بنەما سەرەکیەکانی گێڕانەوەی چیرۆک، یەکێکە لە بنەما سەرەکیەکانی سینەما. ئەلبەتە هەر لەو کاتەوەی تسبس لە 525 پێش زاینی کە لە کۆرس جیابووەوە لە بۆنە ئاینیەکان، ئەو کاتە بۆنە ئاینیەکان چیرۆکەکانی بابڵێن داستانەکانی ئەلیادۆ ئۆدێسایان ئەگێڕایەوە. ئەو کاتە کە تسبس جیابووەوە یەکسەر لەو کاتەوە کارکتەر دروست کرا. تسبس نواندنی ڕۆڵی کارکتەرەکانیە کرد. ئەوە بوو دواتر کارکتەر زیاد کرا، ئەسخیلۆ زیادی کردوای سۆفۆکلی زیادی کرد، یۆربی دەستدەی بە شانۆی هات و لە ڕۆمان و لە چیرۆکەکانی شە کارکتەر ئیتر بوو بە چەمکێکی سەرەکی لە بنیاتی ئەدەبیە و شرۆڤەی زۆر لەسەر کرا تا گەشتە ئەوەی بە کۆمەڵێ قۆناغ و کۆمەڵێ ڕێباز ئیش لەسەر بنیاتی کارکتەر کرا کە چۆن جوان کرێت، چۆن پەیامەکان بگەێنێ. ئەلبەتە هاتە ناو سینەماشەوە. لە ناو سینەماشە، لە ناو بەشی فیلم سازیشە، کارکتەر یەکێکە لە چەمکە سەرەکیەکان و بەردەوام ئیشی لەسەرەگرێت، تێزی بۆ تازەی بۆ دائەڕێژرێ، بەردەوام تیۆری تازەی لەسەرەکرێ، ئەزمموی تازەی لەسەرەکرێ و کارکتەر بەس ئەوە نییە بڵێن ئەکتەرێک ڕۆڵی کارکتەرێک بنیاتێک بنێ. گەلک جار کارکتەر ئاژەڵێکە، جارە گەلک جار ئێمە ئەبینین کارکتەر گوڵێکە، پەنجەرەیەکە، بەڵام بوونی زۆر زۆر پێویستە لە ناو فیلم سازیە، چونکە ئەو ئەبێتە هۆکاری ئەوەی کە هەموو چیرۆکی فیلمەکە بە دەوری ئەوە ئەخولێتەوە. جا ئەم شەو ئێمە چەمکێکمان هەیە و ئەو چەمکەی ئێمە کە ئەمانەوێ باسی بکەین لەلایەن خاتوونی فیلمساز هێش و فاتح هاتووە و لەگەڵمانە کە ئەم خانمان و سەرێکی بەتوانایە و جێدەسی دیارە ماوەیەکە لە بوارەکەی و دوای دەرچوونی ئیشی باش و تێر و تەسەلی لەو بواریا کردووە. هێش و جان یاخوا بەخێر بێ باندیەمە. زۆر سپاس کاکسەرکە و زۆر سپاس بۆ میواندارێکەتان بێوایەوەی گفتوگویەکی پڕ زانیاری بێت. زۆر سپاس بۆ متمانەکە و چاوەکەمی نابێ گومان متمانەمان بە ئێوەی گەل زیاترە و بە تاگەر ئێوەی خانمان خۆشحاڵین خانمان ئێستا لەم بوارەیە ئیشەکەن و ڕۆڵی بەرچاوتان هەیە و ئەبینم تۆ بەڕێستان نووسین و شرۆڤەت هەیە بۆ فیلمەکان. ئەوەیان کارێکیکەی زۆر زۆر جێ خۆشحاڵیە، یعنی خۆشحاڵم بۆ هیوایە ڕۆژە لە ڕۆژان سینەمای کوردی لەسەر دەستی خانمان زیاتر پێشکەوێت. هێش و جان من ئەمێ لێرەوە بچمە ناو بابەتەکەەوە، لە لای کارکتەر چییە و ئەو ڕێگایانێت چییە کە بۆ ئەوەی کارکتەر دروستکەین؟ بێگومانم بابەتی کە من هەڵم بژاردووە بنیانان و دروستکردنی کارکتەر بە یەکێک لە بابەتە هەرە گرنگەکان دانرێ بۆ دروستکردنی فیلمێکی باش. چکۆکو هەمومان نەزانین کە ئەگەرمانە ببینە خاوەنی فیلمێکی باش پێویستە سەرەتا خاوەنی سیناریۆیەکی زۆر باش بین و بێگومان نابێ ئەوشمان بیرچێت ئێمە هیچ کاتێک نابینە خاوەنی سیناریۆیەکی باش ئەگەر بە باشی کا لەسەر دروستکردنی کارکتەرەکانمان نەکەین. لەبەرەوەی ئەگەر بە پێناسێ بازە کارکتەر بکەین، کارکتەر وەکو کاکسەرکەوکە تۆ ئاماژوو پێەیە مرۆڤ یان هەر بوونەوەرێکی دیکە شتێکی بێگیانە یان وەکو تۆ گوڵێکە پەنجەرێکە ئاژەڵێکە، هەر کارکتەرێکە کە چیرۆکێک بە دەوریا بسوڕێتەوە کە پڵۆ دروستکە، ڕوودا دروستکە، مەملانێت دروستکات کە ئامانجێکی هەبێت بێ پێی بگات پێوترێ کارکتەر. کارکتەر
بە چەمکێکی زۆر گرنگدانرێ. بۆچی؟ لەبەر توانم بڵێم کۆی پرۆسەی دروستکردنی فیلمێک یان نووسینی سیناریۆیەک کارکتەر هەمووی هەڵگرتووە وەکو ئەمانەتێک بە بینەری ئەبەخشێت. ئێمە لە ڕێگەی کارکتەرەوە ئەتوانین زیاتر ئاشنا ببین بە ڕووداوەکان، بە ململانەکان، بە پڵۆتەکان، هەر بۆیە کارکتەر زۆر بە بەشێکی گرنگدانێت لە سیناریۆیە. و ئێمە وەکو نووسەر پێویستە هەمیشە چەمکێک لە بەرچاو بگرین بۆ دروستکردنی کە کارکتەر کارکتەر بریتە لە دیالۆگ زائیدەن جوڵە فیزیکیەکان. جوڵە فیزیکەکان مەبەست لێی جوڵە و جەستەوە هەموو ڕیاکشنەکانی کارکتەرەگرێتەوە. کەواتە هەر کاتێکمانەوێت کە کارکتەرە دروستکەین پێویستە ئەم یاسای هەمیشە لەو بەرچاو بگرین. و کارکتەریش وەکو هەموو بەشەکانی تری فیلمسازی کۆمەڵێک ڕێسای تایبەت بەخۆی هەیە بۆ دروستکردنی. منیش چەند بابەتێکم بۆ ئامادەکردن دەربارەی دروستکردنی کارکتەر و گەشەکردنی کارکتەر و لە قۆناغەکانی پری پرۆدەکشن و پرۆدەکشن و پۆست پرۆدەکشنیشە، چونکە هەموومان بەپرسیلی. بەڵێ تۆ هێشوو خان مەبەستەوەیە لێرەوە با بڵێن ئایا هیچ ڕێگایە هەیە یان ئەو ڕێگایانە چین بۆ ئەوەی کارکتەر گەشەی لەسەر کات یان نووسەر وا ئیش لەسەر کارکتەر کا گەشەی پێ بدات زیاتر بەرەو پێشی بەرێت ئەو ڕێگای وا هەیە با بڵێن بنەچەی وا هەیە؟ زۆر باشە. ئێستا بە پیچەند خاڵێک باسی لێواکەین. سەرەتا پێویستە ئێمە لە کاتی دروستکردنی کارکتەرە سەرەتاتریشت کە لە بەرچایە بگرین ئەوەیە کە ئایا ئێمە ئەو چیرۆکیەمانە بنووسین لە ڕووی ژانرەوە چ ژانرێکە، بابەتی سەرەکی چیرۆکەکەمان چییە. بێگومان هەر ژانرێکی جیاواز جۆرێکی جیاواز لە کارکتەری لێ دروستە بێت کە پێویستە بەپی جۆری ژانراکە ئێمە کارکتەر دروستکەین. ئەمەیان لە خاڵەکانی دواترا بەوردی باسی لێواکەم بۆ هەر ژانرێک چۆن کارکتەر دروستەکەین. لە دوای ژانرا پێویستە تۆ خاوەنی چیرۆکێکی زۆر باش بیت. دوای ئەوەی کە چیرۆکە نووسی و بڕیاری کە چۆن ملانی ڕووداوەکان دابڕێژی اینجا دەست بە دروستکردنی کارکتەرەکەی. و دروستکردنی کارکتەریش دوو جۆری سەرەکی هەیە. کارکتەرێک کە پێوتێ کارکتەری واقعی، کارکتەرێک کە پێوتێ کارکتەری خەیاڵی. کارکتەری واقعی مەبەزلی ئەو کارکتەرەیە کە بە تەواوەتی بۆ پیشاندانی واقعێک دروست دەکرێت. کاتە ئێمە ئەمانەوێ کەسایەتێکی مێژووی پیشان بین، کەسایەتێکی مێژووی بگەڕینەوە کارکتەرێکی واقعی دروست دەکەین کە لە ڕووی فیزیۆلۆژیەوە، لە ڕووی دەرونیەوە، لە ڕووی لایەنە کۆمەڵایەتەکانەوە بە تەواوەتی وەک کارکتەر حەقیقەکە دێک کە ئەمانە دروستی بکەینەوە. جۆری دوم لە کارکتەر پێوترێ کارکتەری خەیاڵی کە ئەمەش دوو جۆرەگرێتەوە. کارکتەری خەیاڵی یەکەمیان ئەو کارکتەرەیە کە بە تەواوەتی لە ئەندێشی نووسەرا دروست دەبێت. پێشترم کارکتەرە بوونی نەبووە، کارکتەرە لە خەیاڵەوە دروست دەبێت و ئەتوانم بڵێم سیمایەک و ڕێچکەیەکی زۆر تایبەت بەخۆی هەیە. وە جۆری دوم لە کارکتەری خەیاڵی بریتە لەو کارکتەری کە هەم لە واقع ئاوەرەگیرێت هەمیش لە ئەندێشی نووسەرەوە وەرەگیرێت. یعنی تێکەڵەیەکە لە نێوان واقع و خەیاڵ کە پێوتێ کارکتەری خەیاڵی لە جۆری دووەم. هەروەها لە دوای ئەوەی کە نووسەر قەراریە کە کارکتەرێکی خەیاڵی بە یاخود واقعی بێت بە پێی جۆری چیرۆک و بە پێی ژانرای چیرۆکەکە، اینجا یەت بە پێی دوو جۆری سەرەکی کارکتەرەکە دابەشەکە. یەکەمیان بە پێی ڕۆڵ، دووەمیان بە پێی کوالێتی. بە پێی ڕۆڵ مەبەست لێی ئەوەیە کە ئێمە ئەبێت هەمیشە ئەوە بزانین کە چوار جۆری سەرەکی ڕۆڵمان هەیە لە کارکتەر. یەکەم پاڵەوان، دووەم نەیار، سێم کارکتەری دووەم، چوارەمیش کارکتەری سێم. ئەگەر یەکێک باسی هەمووی بکەین، پاڵەوان کە چەمکێکی زۆر ڕوونە بۆ هەمومان بریتە لە کارکتەری سەرەکینی و فیلمەکانمان، ئەو کارکتەری کە هەموو ڕووداوەکان بە دەوریم کارکتەرە ئەسوڕێنەوە، خاوەنی مەملانیە، پڵۆت و ڕوودا دروست دەکەن. هەروەها ئەم کارکتەرە خەون و ئامانجێکی هەیە ئەوێت پێی بکات، بەڵام کۆمەڵە بەربەست دێتە بەردەمی شکستی بۆ دروستە بێ و بەڵام دوایی لەگەڵ گەشەسەنی کارکتەرەکە بە ئامانجەکەی ئەگات، هەنێ جاریش بە ئامانجەکەی ناگات.
ئەمە جۆری یەکەم بوو لە کارکتەر کە پاڵەوانە. جۆری دووەم بریتێ لە نەیار. هەر کاتێک کە پاڵەوان هەبوو بێگومان نەیارمانەبێت. نەیار بریتیە لەو کارکتەری کە بربەست دروست دەکات بۆ پاڵەوان لەوەی بە ئامانجەکانی بگات. ئەمیش یەکێکە لە کارکتەرە سەرەکیەکانی نێو سیناریۆکەمان و ئەبێت هەموو کاتێوە بزانین مەرجنیان کارکتەری نەیار کارکتەرێکی دیکە بێ. زۆر کات لێ کارکتەرە هەم پاڵەوانێ هەم نەیارەیە کارکتەرەکە خۆی ئەبێ بە نەیاری خۆی خۆشی پاڵەوانی نێو سیناریۆکەمانە. جۆری سێم لە کارکتەر کە پێوتری کارکتەری سێم ئەو کارکتەرانەیە کە بێ بەشێک لە بە کارکتەرێکی زۆر گرنگدان داهەندرێ لە چیرۆکەکەمانە، بەڵام هێشتاش کارکتەری سەرەکی نین، بەڵام ئەچنە نێو پۆلی پاڵەوانەکانەوە. ئەم کارکتەرانە ململانە دروست دەکەن، پڵۆ دروست دەکەن، بەڵام لەگەڵ ئەوەشا هێشتاش پاڵەوان نین، بەشێک بە گرنگی دانرێن، بەڵام وەکو وتم هێشتا نابن بە پاڵەوان. وە جۆری دواترمان هەیە کارکتەری سێمی پێوترێ. کارکتەری سێم بریتێ لەو کارکتەرەی کە بەگشتی تەخت نووسۆکن، هیچ گەشەستەنێ دروست ناکەن، تەنها لە چەندیمەنێکی کەمایی بینین لە فیلمەکانمانە. ئەم کارکتەرە بەهۆی پیشەیەکی تایبەتی خۆیەوە ئەیناسینەوە، بۆ منەوەکو خاوەنی مارکێتێک، شۆفێرێک، خاوەنی مامۆستایەک، شتێک لەو جۆرانە کە پیشەیەکی تایبەتی هەیە و لە ماوەیەکی کەم ئەیبینین و دواتر دیار نامێنێ. ئەمەش بریتە لە پێشوخان ئەو کارکتەرانش ئەوە نییە بڵێم زیادە بن بەهانە لە درامای کوردیە گەلێ جارە بینی کارکتەرێک هەر نەش بێت هیچ کێشەیەک دروست ناکات، بەڵکو ئەبێ کاریگەری لەسەر بنیاتی بینای درامی ئیشەکە هەبێت، لەسەر هێڵەکە هەبێت وە زەرور بێ گەلێ جار کارکتەرێکی بچووکە بەڵام ڕۆڵێکی زۆر گەورەی هەیە، فیلمەکە سیناریۆکە تەواو ئەگۆڕێت. بەڵێ بێگومان ئەم کارکتەرانە ئەتوانن ببنە دروستکەری ڕووداوێک، بەڵام بەگشتی بە دەوری هەموو ڕووداوەکان بە دوورە ناسوڕێتەوە. یعنی کاریگەری دروست دەکەن، بەڵام بە ڕێژەی پاڵەوان و کارکتەری دووەمنا. یعنی بەڵێ ئەڵێم یعنی با بڵێن پلیکانەیەکە بنەمایەکە دینێکی ئەساسیە، ئەویش نابێ وەکۆی کە لای خۆمان لە کوردستان فیلمە کوردیەکانمان دراما کوردیەکانمان کارکتەردانان هەر زیادە بوونیشی نەبێت، هیچ کاریگەریەکی نییە، هیچ ڕۆڵێکی نییە. بەڵێ فەرموویە زۆر ڕاستە بەباین نەکەم نەبچڕێن زۆر باشەوە. لە دواترا دوای ئەوەی کە ڕۆڵی کارکتەرەکانمان دیاری کرەبێ کارکتەرەکان دیاری بکەین لە ڕووی کوالەتیەوە. کوالەتی مەبەست لێی ئایا ئەم کارکتەرە بە درێژایی چیرۆکەکە ئەم کارکتەرە گەشە ئەکات یاخود گەشە ناکاکە پێوترێ کارکتەری نەگۆڕ و کارکتەری جوڵاو. کارکتەری نەگۆڕ بریتێ لەو کارکتەرەی کە بە درێژایی چیرۆکی فیلمەکە گەشە سندنی بەسەران نایەت، با بڵێن ستۆکن و تەختن، بەڵام یەکشت نابێت لە بیرمان بچێ کارکتەری ستۆک و تەخت بۆ مانایە نایە کە کارکتەرێکە باش کاری لەسەر دروستبوونی نەکردووە و باش لەسەر بە باشی کاری لەسەر قوڵبوونەوەی ئەم کارکتەرە نەکردووە. بە پێچەوانەوە زۆر کادەم کارکتەرانە بە شێوەیەکی زۆر باش دروست کراون، بە ئاستێکی زۆر بەرز و باڵا دروست کراون، بەڵام جۆری دروستکردنی کارکتەرەکە وا پێویستە کاکە گەشەستەنی بەسەرانەیە. زۆری کات نمونەی ئەم جۆرە کارکتەرە نەیارە کە گەشەسەنی بەسەر نایەت، تەنها یەک گڕەچکەی وەگرتووە کابێ بە نەیار و دژی پاڵەوان هەنگاوەنێت. و لە دوای کارکتەرە نەگۆڕەکان کارکتەری جوڵاومانەیە. کارکتەری جوڵاو بریتێ لەو کارکتەری کە لە یەکەم ساتی نووسینی چیرۆکەکەەوە بۆ کۆتا سات گۆڕانکاری زۆری تیابینی. جا ئەم گۆڕانکاریە لە ڕووی لایەنە فیزیکەکانەوە بێت، لە ڕووی لایەنی کۆمەڵایەتیەوە بێت، لە ڕووی لایەنی دەرونی کارکتەرەکەەوە بێت، ئێمە گۆڕانکارێکی زۆری تیابینین. زۆرترین کاتیژەم کارکتەرانە پاڵەوانەکانن کە گۆڕانکاری زۆریان بۆ دروستە بێت لەگەر مەملانی چیرۆکان و دروستبوونی خاڵی وەچەرخان، ئەمانش بە هەمان شێوە خاڵی وەچەرخانیان بۆ دروستە بێت و گۆڕانکاریان بەسەرایەت نابنەوە کارکتەری کە لە سەرەتایە ئێمە پێی ئاشنا بووین. وە لە دوای ئەوەی کە جۆری کوالەتی کارکتەرەکەمان دیاری کرد، یەکێک لە
هەرە گرنگترین شت بۆ دروستکردنی کارکتەر بۆ قوڵبوونەوەی کارکتەر بۆ ئەوەی بتوانین واقعیەتی پێ ببەخشین چونکە دروستکردنی واقعیت بە کارکتەرێکێکە لەو ڕێگانەی ئەبێتە هۆیەوەی کە کارکتەرەکە و لە دڵی بینەر جێ بکەیتەوە تۆ هەتاوەکو نەتوانی کارکتەرەکە و بە واقعانە دروستکەی لە دڵی بینەر جێ بکەیتەوە بێگومان تۆ کارکتەرێکی باش دروست نەکردووە و بینەر ناتوانێت لەگەڵ فیلمەکە تابژی لەگەڵ کارکتەرەکە تابژی ئەوەی ڕۆژێک لە ڕۆژان سیناریۆیەکی نووسی بێت دڵنیام ئەو پرسیاری لە خۆی کردووە کە ئایا چۆن بتوانم کارکتەرە دروستکەم وا لە بینەر بکەم و کارکتەری ڕق لێ بێت وا لە بینەر بکەم و کارکتەری خۆش بوێت یاخود چۆن ئەم کارکتەرە بکەم بە کارکتەرێکی ترسێنەر بێگومان ئەم کارکتەرانە لە ڕێگەی دروستکردنی سێ ڕەهەندی زۆر گرنگەوە توانین لەگەڵ بینەرە ئاشنای بکەی یەکەمیان بریتە لە ڕەهەندی فیسۆلۆژی ڕەهەندە فیسۆلۆژیەکان بریتە لە ڕەگەز تەمەن شێوەی کارکتەر باڵای کارکتەر شێوەی قژی شێوەی دەموچاوی هەروەها جوڵە فیزیکەکانی جەستەی و ئەو شێوەی کە دەرئەکەوێت و هەروەها لە ڕووی جلوبەرگەوە هەموو ئەم شتانە لە ڕووی یعنی هەر شتێک کە فیزیکی دەروی کارکتەر بە ڕواڵەتی کارکتەر بێ بریتە لە فیسۆلۆژیای کارکتەر تۆ پێویستە زۆر قوڵبوونەوە بۆ کارکتەرەکانت بکەیت کە ئەم کارکتەرە لە چ تەمەنێکایە شێوەی چۆنە قژی چۆنە حەزی بە چ جۆرە ڕێخستنێکی جلوبەرگەیە جوڵەی جەستەی چۆنە بێگومان وەکوتم سەرەتا دوای ئەوەی کە ژانری چیرۆکەکەمانزانی اینجا بەپی ئەوە ئێمەین کا لەسەر دروستکردنی فیسۆلۆژیای کارکتەر و ڕەهەندەکانی ترەکەین ڕەهەندی دووەم بریتە لە ڕووی دەرونیەوە ئەمە بە گرنگترین بەژانرێت لە دروستکردنی کارکتەر لایەنی دەرونی چونکە بە پاشخانێکی زۆر گرنگ بۆ کارکتەر هەر کاتێک کە کارکتەرەکەت بۆ هەر ڕووداوێت بۆ هەر ململانەیەک هەنگاوەنێت بۆ هۆی کاریگەرە دەرونیەکانی کارکتەرەوەیە ئەمانیش چێگرێتەوە لە لایەنی بیکردنەوەی کارکتەرەگرێتەوە لایەنی هەستی کارکتەرەگرێتەوە لایەنە دەرونەکانی ئەگرێتەوە و ئاستی زیرەکی کارکتەرەگرێتەوە حەماسێت و تووڕەی و گرژی و ڕق لێبوونەکانی ئەگرێتەوە هەر شتێک کە پەیوەندی بە دەرونی کارکتەر و سەرجەمبیکردنەوەکانی و نێوناخی خۆیەوە بە بریتێ لایەنە دەرونیەکان پێویستە لە هەموو فیلمێکە زۆر گرنگی بەلایانی دەرونی کارکتەر ببرێ ئەتوانم بڵم بە هەردوو ڕەهەندەکەی تر زیاتر ئەتوانین گرنگ بێ چونکە کۆی بنیادی کارەکەی لێ دروستەکە و جۆری سێم لە ڕەهەندەکە بریتێ لە ڕەهەندی کۆمەڵایەتی ئەمیش چێگرێتەوە شوێنی نیشتەجوی کارکتەر ئەو خێزانی کە لی دروست بووە پیشەی کارکتەر و ئاینی کارکتەر لەو کۆمەڵگەیی کە تیای ئەژی ئەمانە سەرجەمیان بریتە لە ڕەهەندە کۆمەڵایەتەکانی کارکتەر ڕەهەندە کۆمەڵایەتەکانی کارکتەر لە هەموو فیلمێکە ئەتوانم بڵم زۆر بە شێوەیەکی ورکاری لەسەر ناکرێت بەڵام زیاتر لەو فیلمانەی کە ڕووداوەکان و چیرۆکان بە دەوری لایەنە کۆمەڵایەتەکان ئەخولێنەوە کە باز لایەنێکی کۆمەڵایەتی ئەم کارکتەرە ئەکەن زۆر پێویستەکە گرنگی بەلایەنە کۆمەڵایەتەکەی ڕەهەندە کۆمەڵایەتێکی کارکتەر بین ئەگینا وەکوتر ئەوەی کە زۆر گرنگی پێدرێت لایەنی فیسۆلۆژی و لایەنی دەرونی کارکتەر و بە پلە یەکەم لایەنی دەرونی کارکتەرە بەڵام هێش و جان شتێکی کەشەیە گەلێ جار با بڵێن پێگەی کۆمەڵایەتی ئەو کارکتەرە کاریگەری تەواوی لەسەر سیناریۆکە هەیە بۆ نمونە گە دکتۆرێک بێت تۆ ناتوانانی کابرا وەکو کەسێکی نەشارەزا لە بواری ڕۆشنبیری و لە بواری کۆمەڵێت نەریتیش تەنانەت لە نەریتیشە مامەڵەکانی بۆ دابنیت و بە هەمان شێوە ئێستا ئێمە کە ئەم وانانە ئەوترێتەوە مانانە بۆ مەبەستەیە ئێمە لە دراما و لە فیلمی کوردیا چی بکەن ئێمە زۆربەی جارە بینین لە دراما کوردیەکانە لە ماوەیە هەمومان و کێشانەمانە بوو هەمومان باسی ئەومانە کرد کارکتەرەکان هیچ ئیشێکیان نەبوو ئێکە ئیشی نەبێ ئەی چۆن نەژێ ماوەیە مەسەلەن درامای پێستی شێری ئێرانی فارسی یعنی نەعیم و پەروانە و نازانم چەند کەسێکی کەیان ئەو درامایە سی هەڵقە تێپەڕی ئەری ئیشەکەم نەبینی نابێ بزانم ئیشەکەی چییە آخر بە چی ئەژێ دوای پێگەی چییە
هەیە جارەمانە لە هینی ڕۆژەڵاتە ونن بەڵام تۆ گەرە ڕوویتە ناو سینناریۆ جیهانیەکانەوە فیلمە جیهانیەکانەوە نەخێر پێگە کۆمەڵایەتەکە زۆر زۆر ڕۆڵێکی کاریگەری لەسەر لایەنی دەرونی و لە لایەنی تەنانەت ڕواڵەتیش هەیە بەڵێ ڕوونکردنەوەیەک لەسەرەوە بم بڵێ زۆر ڕاستە لایەنی کۆمەڵایەتی من باسم لەوە نەکرد کە نابێ لە چیرۆکامانە هەر باسی لێوە نەکرد بەڵام بە ڕێژەی یەکەم ڕەهەندە دەرونیەکان ئەبێت گرنگی پێ بدرێ ڕەهەندە کۆمەڵایەتیەکان و ڕەهەندە فیسۆلۆژیەکان و تەنان ڕەهەندە دەرونیەکانیش بەپێی جۆری چیرۆکەکەات بەپێی ژانی چیرۆکە دەبێت گرنگی پێ بدرێت چکە هەموو کاتێ ناتوانێت فۆکسی تاواتی بخێتە سەر هەرستێک لە ڕەهەندەکان ئەبێت هەرستێکی بەقوڵی باسی لێوە بکەیت ناکرێت ڕەهەندە کۆمەڵاتەکان ئیهمال بکەیت و فیسۆلۆژیەکان و دەرونیەکان بەڵام ئەبێت هەر جارە و گرنگی بە جۆریکیان بی بەپی جۆری چیرۆکەکەت و بەپی جۆری ژانی چیرۆکەکەت لە دواتردا کە بەم جۆرە کارمان لەسەر قوڵبوونەوەی کارەتەر کرد پێویستە گەشە بە کارەتەرەکەمان بین گەشەکردنیش بە کارەتەر لە ڕێگەی چە میکانیزمێکەوە ئەبێت کە لە دوای قۆناغی دروستکردنی کارکتەرە بێت لە بەرچاوی بگرین گەشەکردنی کارکتەر چەندێکی زۆر گرنگە بۆ کارکتەرەکەمان و بۆ سینارۆکەمان بۆچی لەبەرەوەی گەشەکردن بە کارکتەر بریتێ لە نەخشەکێشانێک بۆ کارکتەرەکەت کە بتانی بە شێوەیەکی زۆر ورد بە شێوەیەکی زۆر قوڵ بە شێوەیەکی زۆر واقعیانە بە بینەرەکانتی پیشان بی بینە لەگەڵ کارکتەرەکان تا بژی وەکو لە سەرەتا ئاماژەم پێ کرد ئەمیش لە ڕێگەی چەند میکانیزمێکەوە وەکو سەرەتا باسم کرد پێویستە یەکەم شت ژانری فیلمەکەت بناسی ژانری فیلم یعنی هەر جۆرە ژانێکی جیاوازمانە بێ بێگومانە بینە خاوەنی کارکتەری زۆر جیاواز چەند جۆر زۆر لە ژانرمانەیە بەڵام گرنگترین لە ژانراکان ئەگەر باسی لێو بکەین یەکەم شت کە باسی لێو بکەین ژانری ڕۆمانسی بۆ نمونە ژانی ڕۆمانسی بریتە لەو ژانرەی کە هەست و سۆزی نێوان دوو کارەکتەر بۆ ئێمە باسەکات سەرجەم ڕووداوەکانی نێو ژانی ڕۆمانسی بە دەوری هەست و سۆزا ئەسوڕێنەوە فۆکس دەخرێتە سەر لایەنە دەرونەکانی کارەکتەر لایەنی هەست و سۆزی کارەکتەر بۆیە ماگەرمانە کارەکتەرێک لە ژانی ڕۆمانسی دروستکەین پێویستە کارەکتەرەکە و خاوەنی هەستێکی زۆر بەهێز بێت و خاوەنی ئاکت و دەنگ و تۆن و دیالۆگی زۆر ئەتوانم بڵێم هەز بزوێن بێت وە لەگەڵەوە شاپێویستە کارەکتەرەکە و تۆنی دەنگی تا حەدێک گرژی و تووڕێی نەبێت بە پێچەوانەوە بەڵکە من و لەسەرخۆ بێت وە لەگەڵەوە گرنگی بەلایەنە فیزیکەکانی جەستە زۆر نادرێ لەم جۆرە ژانرێ ئەوەی گرنگی پێدرێ لایەنە هەست و سۆزەکانی کارەکتەرە وە لایەنە دەرونەکانی کارەکتەرە چکە تۆ بێت کارەکتەرێ بخولکەنی کە گرنگی بەلایەنە عاتیفەیەکانی بی وا لە بینە بکەی لایەنە عاتیفەیەکانی بجوڵە بۆ کارەکتەر بۆیە لەگەڵ هەر ژانێکا بۆیە تۆ پێویستە کارەکتەرەکە بۆ جۆرە بگونجێنی و جۆری دووەم لە ژانر ئەگە باسی بکەین ژانرای کۆمیدی ژانرای کۆمیدی بریتە لە ژانێکی گاڵتە ئامێز کە ئامانجی خستنە پێکەنینی بینەرە بێگومانی تر کۆمیدیا ڕەش بە یاخۆتە جۆرێکی تر بێ لە کۆمیدیا پێکەنینێک ئەخولقێنێت چنێک بیۆ چ پامێک و چمە بەستێک بگەێنێت بۆی پێویستە تۆ کارەکتەرە دروستکەی کارەکتەرێکی تا ڕادەیەک گاڵتە ئامێز دروستکەی دروستکردنی کارەکتەرێک بۆ ژانری کۆمیدی پێویستە چەند خەسڵەتێکی هەبێت یەکەم شت پێویستە تۆ کارەکتەرە دروستکەی تا حەدێک کارەکتەرەکە و کاری گەمژانە ئەنجام بدات و تۆ وەکو بینەر بزانی ئەم کارەکتەرە بە شێوەیەکی نالۆژیکی ڕەفتارەکات ئەم کارەکتەرە کە لۆژیکەکەیە کە بێ بۆ چارەسەرکردنی کێشەیەک ڕێگا بگرێتە بەر ئەم وا ئەزانێت بە جۆرێک ئەتوانێت کێشەکە چارەسەر بکە بەڵام لە ڕاستیام جۆرە ڕاستەکە نییە کارەکتەرەکە هەمیشە هەڵا ئەکات وە کارەکتەرەکە دیالۆگەکانی هەمیشە نوکتە ئامێزن دیالۆگەکان و جۆری قسەکردن و تۆنی دەنگی ئەم کارەکتەرە گاڵتە ئامێز و بەشێک لە پێکەنینی لەخۆ گرتووە
هەروەها کارێکترە کۆمیدیەکەمان ئەبێ هەمیشە بە پێچوانەوە کار بکەن، واتە ئەوەی کە کۆمیدیا دروستەکە لە فیلمە کۆمیدیەکانە پێچەوانەی یەکەوە دروست دەکات. وەکو وتم ئەم کارکتەرە هەمیشە ڕێنماییەکرێ بۆ کردنی شتێک، بەڵام ئەو پێچوانەکە ئەنجامە بەم جۆرەوەکو گاڵتە ئامێزێک وەکو کارکتەری تا ڕادەیەک گەمژە دەرەکەوێت بۆ ئەوەی کە بتوانێت کارکتەرێکی کۆمیدی دروست بکات. واروها ژانری دواترێگە باسی لێ بکەین، ژانری ترسناکمانەیە. ژانی ترسناک ئەگە بمانەوێت سەرەتا چیرۆکێکی ترسناک بنووسین، سیناریۆیەکی لە ژانی ترسناک بنووسین، پێویستمان بە چیرۆکێکی زۆر باشەیە و پێویستمان بە بوونیانانی کارکتەرێکی زۆر باشەیە، چونکە ئەوەی لەم جۆرە ژانرەدا فۆکەسی ئەخرێتە سەر بریتە لە ژانری ببورن، بریتە لە کارکتەر. تۆ بێت کارکتەرە بخۆڵقێنی کە واقعەتی لە خۆگرتە بێ، واتە ئامانجی ژانی ترسناکەوەیە کە واقعەت لە خۆ بگی. چ واقعیەتێک ئەوەیە کە بڕوا بە بینەر بێنیت، ترس لای بینەر دروست بکەیت. بۆیە پێویستە تۆ کارکتەرێک دروستکەی پراپڕ بێ لە ترس، پراپڕ بێ لە قەلەقی، کارکتەرە بێت لەگەڵ هەر هەنگاوێک یا هەمیشە لە ئالۆزیا بێ، لە ترسا بێ، لە گومانە بێت، هەمیشە هەوڵی چاودێریکردنی دەوروبەرەکەی بات و هەمیشە تا ڕادەیەک لاوازیەک بە کارکتەرەکە بەخشی لە سەرەتایە، بەڵام لە دواترا و دەودە کارکتەرەکە تێکەڵ بە ترسەکەی ئەبێت و زاڵ ئەبێت بەسەر ترسەکەیە و بە ئامانجەکەی ئەگات کە تاکە ئامانجی کارکتەری نێژانی ترسناگەوەیە کە دەربازی ببێت لەو کۆمەڵە بربەستانیەتە بەردەمی کە ترس لای کارکتەرەکە دروستەکەن ئەبنە هۆی ئازادانی کارکتەرەکە. لە دوای کارکتەر لە ژانی ترسناکە ئەوەی زۆر گرنگی پێ ئەدرێ بۆ دروستکردنی کارکتەرێکی باش لە ژانی ترسناک ئەبێ ئەکتەرێکی زۆر باشیشمانە بێت کە بتوانێت ئەو واقعە ترسناکە بۆ ئێمە پیشان بات، کە ئەوە لە بابەتەکانی دواترایە مەسەری کە چۆن لە قۆناغی پرۆدەکشنە هەرێک لە کاستەکانی تر چۆن بەشدارە بن لە بنیادانی کارکتەر بە شێوەیەکی زۆر باش، چونکە بەتەنها نووسەر بەپرس نیە لەوە. و ژانری دواتر بریتە لە ژانری مێژوویی. ژانی مێژوویی بریتە لە دروستکردنەوەی ڕووداوێکی مێژوویی بە شێوەیەکی واقعیانە کە لە سەردەمەکانی پێشترا چیرۆکێک بوونی هەبووە، کارکتەرێک بوونی هەبووە، ئێمامانێ ئەو کارکتەرەوە چیرۆکە پیشان بین. ئەویژەوەیە کە بەتاوەتی کارکتەرەکە لە ڕووی فیسیۆلۆژیەوە، لە ڕووی دەرونیەوە، لە ڕووی کۆمەڵایەتی و پێگە کۆمەڵایەتیەکانەوە بەتاوەتی هاوشێوەی کارکتەرە واقعیەکە بێت و هیچ گۆڕانکارێکی بەسرا نێنرێ لەگەڵەوەی دروستکردنەوەی کارکتەرێکی واقع قورسە کە 100% دروستی بکەیتەوە، بەڵام زۆرترین ڕەهەندەکانی لەو کارکتەرەوە نزیک بێت و تاکۆ بتوانێت کاری لەسەر بکەیت. و هەروەها ژانری درامیمان هەیە. ژانی درامی کە بریتە لە چیرۆکێک و ئامانجێک و چرجم ململانەیە کە دروستە بێ بۆ کارکتەرەکە. کارکتەرێک لە ژانی درامی ئەگەر بێت و دروستی بکەین ئەبێت کارکتەرەکە هەمیشە ئامانجێکی قوڵی هەبێت و هەمیشە ململانی هەبێت و هەمیشە نەیارێکیشی هەبێت و بە کۆمەڵە بەربەست بێنێت بەردەمی و هەڵی دەرباز بووندا لە بەربەستەکانی. پێویستە کارکتەرێک دروستکەی کە کارکتەرێکی تا ڕادەیەک پشوو درێژ بێت، هەوڵ بات هەمیشە بە ئامانجەکەی بکات و ئاستێکی بەرزی زیرەکی هەبێت بە یەکسانی، تا ڕادەیەک بە یەکسانی با بڵین گرنگی بەلایەنە فیسیۆلۆژی دەرونی کۆمەڵاتەکانی کارکتەر بێ لە ژانری درامیە. و ژانری دواتر ژانی ئەکشنە. ژانی ئەکشن بریتە لەو جۆرە ژانری کە جۆری چیرۆکەکە بە دەوری شەڕە ئەسوڕێتەوە، جەنگ و شەڕ و ئەم شتانە ئەسوڕێتەوە. تۆ ئەگە بتوێ کارکتەرە دروستکەی لە ژانری ئەکشن پێویستە کارکتەرەکە و فۆکەس بخەیتە سەر لایەنە فیزیکیەکانی جوڵەی جەستەی، گرنگی بە هونەری جەنگی ئەم کارکتەرە بیت،
دیالوگ ئەو قسەکنانی کە بەکارێنێ و گرژی و تا ڕادێک تووڕەیی لە خۆگرتە بێت ئەم کارەکتەرە تا ڕادەیەک دڕەقانە پیشانی بیت بەڵام وەکوتم درەقانە پیشانی ئەی بەڵام ئەشکرێ لە ناخۆم کارەکتەرە کەسێکی زۆر پێچەوانی ئەو ڕەفتارانەی بێ کە ئێمە ئەیبینین چونکە هەمیشە کارەکتەری ژانی ئەکشن هەمیشە لەگەڵ خەیاڵێک و یادەوەریەک ئاژی لە ژیانی پێشتری بۆ باکستۆریەکی هەیە ئەم کارەکتەرە هەمیشە کە گەشتۆتە ئەم قۆناغی ئێستا کە شەڕەکات و ئەجەنگێت کە لەوانەی خێزانێکی لە دەستابێت و بۆ جۆرە لە چیرۆکێکی لە عاتفی بۆ دروستکەی بۆ لە دواترا ژانی ئەکشنمان باس کردوە ژانری دواتر بریتە لە ژانری خەیاڵی ساینس فیکشن بۆ نمونە ئەم ژانری خەیاڵیە پێویستە تۆ کارەکتەرێک دروستکەی کە بەتاوەتی لە ئەندێشەی نووسەر دروستە بێت ئەم کارەکتەرە خاصلەتێکی هەیە کارەکتەری خەیاڵی ئەم کارەکتەرە بە شێوەیەکی زۆر ڕێکخراو دروست کراوە گەشتە سەرنیەکی زۆر ئەو توی لێ بۆ دروست نابێت لە کۆی چیرۆکەکەیان ناڵم هیچ گەشتە سەرنی بۆ دروست نابێت بەڵام ینی فۆکەسی ئەم کارەکتەرە لەسەرەوەیە لە پێگەی ژیانێکەوە زیاتر بچێ بۆ پێگەی ژیانێکی تر لە کارەکتەرە خەیاڵەکانە ئەم کارەکتەرەوە کوشتان بە شێوەیەکی زۆر ڕێکخرا و زۆر باش دروستکراوە بە ئاستێکی زۆر بەرز دروستکراوە بەڵام تا ڕادێ کارەکتەری تەختن و گۆڕانکاری ئەو تویان بەسەر نایەت بێگومان من ناتوان بڵێم سیفاتی کارەکتەری خەیاڵی پێویستە چی بێت چونکە هەر نووسەرە و بە جۆرێک بی لە دروستکردنی کارەکتەرێکی خەیاڵی ئەکاتەوە و کار لەسەر دروستکردنی ئەکات بۆیە بەپی جۆری بیکردنەوەی نووسەرەکە پێویستە کارەکتەرێکی خاڵی دروستکرێ بەڵام کارەکتەرێک بێت لە واقع بوونی نەبێت مەگەر ئەوەی کە سوود لە کەسایەتیە گۆربگری لە واقعەوە و ژانری دواتر بریتە لە ژانری لێکۆڵینەوە ژانی لێکۆڵینەوە بریتە لە گەڕامە دوای نهێنیەکە لە فیلمێکە کە ڕووداوێک دروست بووە کارەکتەرەکانی ژانی لێکۆڵینەوە پێویستە گرنگی تا ڕادەیەک زۆر بەلایەنە دەرونیەکانی بدرێ بەڵام لە ڕووی ئاستی زیرەکی کارەکتەرەوە پێویستە زۆر گرنگی بەلایەنە دەرونیەکانی کارەکتەر بدرێ هێشوخان بەڵێ لێرە من ببوورە کاک سەرکەوت بۆ یەک لەحزە بەڵێ حەزی با و پرسیارە بخوێنینەوە اینجا بڕۆینە سەر چەمکەکەی تر چونکە باس لە ئەم بەشاکات ئەم خاتوونە وابزانم کاپتن شادی ئەڵێ ئامانجی ژانری کۆمیدیا تەنها بە پێکەنین هێنانی بینەر نییە بەڵکو گەیاندنی پەیامێکی قورسی سیاسی یاخو کێشەیەکی کۆمەڵایەتی یان نەتەوەیی یان هێتت لە ڕێگەی کۆمیدیاوەیە من وەکو لە سەرەتا باسم کرد وتم ژانی کۆمیدیا بلا کۆمیدیا بە یاخود هەر جۆرێکی تر بێت پێویستە سەرەتا گاڵتە ئامێزی لە خۆگرتی بە پێکەنینە دروستکا بۆ بینەر اینجا ئەم پێکەنینە نابێت بێهۆ بێت بەڵکو ئەبێت ینی پەیامێکی هەبێت لە ڕێگەی ئەم دیالۆگان و ئەم ڕەفتارانێکی کات پەیامێ بگەێنێ بۆ نمونەی فیلمی ژیان جوانە کە زۆر بەمان بینیمانە کە باز لە سیستەمی نازیەکانەکە کە چۆن خەڵکە کوژن بە شێوەیەکی زۆر کۆمیدی باسی لێوە ئەکرێت بەڵام لەگەڵەوە پەیامێکی زۆر جوان بۆ ئێمە پیشانەیات و عاتفی ئێمە زۆر باشیە جوڵێنێ لە ڕێگەی ئەو گاڵتە ئامێزانی کە بۆ ئێمە دروستەکە بەڵێ من هەر بۆ وەڵامی ئەو خانمە نازانم وڵایەتە خانمە یان نابژۆرە وێنەکەی بێ خانمە چونکە ناوەکەشی دیار نییە وەلحاصل هەر تۆ لە ناووانەکە تا باسی کۆمیدیای ڕەشت کرد کەوتت کۆمیدیای ڕەش بەڵێ کۆمیدیای ڕەش ڕێک ئەو وەڵامەیە کە بەڕێستان پرسیارتان کردووە هێشوخان لە ناو ڕوونکردنەوەکەی باسی ئەوەی کرد بەڵێ پرسیارێکی کەی هەیە پرسیاری یان ڕوونکردنەوەی ئەویش بخوێنمەوە یان بچینە سەر بابەتەکەی دایخۆت چەمکانەیە بەڵێ ئەڵێ ژێنری مێژووی ڕاسترە بڵێن جێڕانەوەی چیرۆکێک یاخو ڕێداوێکی مێژوویە دروستکردنەوە و هێنانەوەی ئەو سەردەمەی ڕووداوەکە وە پێشاندانەوەی وەک خۆی بە ئەمانەتەوە
بە لە بەرچاوگرتنی تەواوی لایەنە مێژووی فەنتازیا و هونەریەکەی. زۆر ڕاستە، منیش لە خاڵەکانە ئاماژەم بەوە کرد. بەڵام من خاتون من لەگەڵ ئەوەیان نیم بەڕێستان ئەڵەی ڕاسترە بڵین جێڕانەوەی چیرۆکێک یاخۆ ڕووداوێکی مێژووی نەخێر. ژانری مێژووی ژانرێکە بۆ خۆی، شێوازێکی تایبەتە بەخۆی، چۆن ئەڵێ تا ژانری دڵاری ڕۆمانسی، چۆن ئەڵێ ژانری کۆمیدی، ئەویش ئەڵێ ژانری مێژووی، یعنی هەر هەمووی وایە. من لێرەم لە ئەمریکا هەموو چوارشەمێک خەریکی سیناریۆ خوێندنەوەی یەکترین یەکسەرە پرسین ئەڵێن ژانرەکەی چییە؟ هەمویان ئەڵێن مێژوویە. نەمبیستووە بڵێت نەخێر چیرۆکێکە تایبەتە بە ڕووداوە مێژوویەکان، ئەوە نییە بەداخەوە. وابزانم من وا تێگەشتوم، واشم بینیەوە، بۆیە ژانری مێژوویە، ناتوانانی بیگۆڕی. بەڵام من پرسیارێکی کەم هەیە هێش و خان لێرەوە. ئێمە گەلێ داستانمانەیە، با جارجار بینەوە لای شتەکانی خۆمان. داستانمانەیە، داستانەکانمان بنەمای مێژوویانەیە، هەندێکشان داستانەکانمان بنەمای خەیاڵیانەیە وە کارکتەرەکانیان ئامادەن، بەس ئەمێنێتەوە سەر فلیم سازەکانمان، سیناریۆ سازەکانمان چۆن ئەو کارکتەرانە بە شێوازێکی ئەمڕۆ مۆدێرن هەنووکەیی بنیاد بنێنەوە. پێتوان نییە ئەو کارکتەرانە خۆیان هەموو تایبەتمەندیەکانی بنیاتی کارکتەریان ئامادەیە و بەس پێویستە جارێکی کە پیا بچنەوە. بێگومان وایە، بەڵام وەکوتت بۆ ئەم سەردەمە چۆن باسی لێوە بکرێت بەپێی جۆری ژانرەکان. ئەگەر بمانێ بە ژانری مێژووی بیگەڕێنەوە پێویستە وەکو چۆن بۆ ئێمەیان گێڕاوەتەوە لەو لە چ سەردەمێک و کارکتەرەکە چۆن بووە، پێویستە دەق وەکو ئەوە بیگەڕینەوە. بەڵام ئەگەرمانێ بە جۆرێکی تر لە ژانرا بیگەنتوانین گۆڕانکاری بەسەر بێنین و بۆ ناتوانین ئەو کارکتەرە واقعە خۆمان چیرۆکێکی بۆ دروستکەین، یاخود چیرۆکێکمان هەبێت کارکتەرێکی واقعی بۆ دروستکەین، یاخود چیرۆکێکی واقعیمانە بێت کارکتەری خەیاڵی بۆ دروستکەین. ئەو فیلمی کە هەمومان بینیمانە فیلمی تایتانیک چیرۆکێکی واقعیە، بەڵام کارکتەرەکانی مێرجنیە بۆ جۆرە هەبوو بێتن. یعنی تەنها چیرۆکێکە بۆ کە کەشتیە نقم بووە، بەڵام ئەم چیرۆکی خۆشەویستی نێوانم دوو کارکتەر لەوانێ بوونی نەبوو بێ، بەڵام بەم جۆرە ڕووداوێک و ڕاستێک بۆ ئێمە ئەگوازنەوە. بەڵێ یعنی کەوتۆتە سەر نووسەرەکە چۆن باسی لێواکە. برادێکی کە کاکشوان نەوزاد پرسیارێکی کەی هەیە، هەر نزیکە هەر لەم بەشت کە باست کرد، بەڵام حەزەکەم ئەوەی ئەویش وەڵام دێتەوە، بەس منش وەڵامێکی تایبەتم بۆ هەیە. فەرموو ئەڵێ مەرج نییە مێژوو وەکو خۆی بجێڕێیتەوە، دوجار تۆ فلیم دروستەکەیت، نەوەک لێکۆڵینەوە بنووسیت. ژانری مێژوویی ینی هەروایە ئەبێت بە تەواوەتی چیرۆکەکەت حەقیقی و ڕاستەقینەی لە خۆگرتی بێت، چ لە ڕووی کارکتەرەوە بێت و چ لە ڕووی ڕووداوەکانەوە بێت. جا منش وەڵامێک بۆ ئەوەی کاکشوان جام مێژوو کاتێک کە ئەگەڕێتەوە لە فیلمە ئەبێت زۆر نووسەر و دەرهێنەر و گروپەکە بە ئەمانەتەوە مامەڵی لە تەکا بکەن. ئەوە نییە تۆ لێکۆڵینەوەی لەسەر بکرێن، نەخێر، مەسلەی لێکۆڵینەوە نییە، جێڕانەوەیەتی، بەڵام لە ڕووی دەرهێنان و نووسین و تەکنیکەوە ئەبێ بە جۆرەی ئەمڕۆ با بڵێن سینەما گەشتۆتە چۆ، تەکنیکی سینەما گەشتۆتە چۆ، وە چۆنی ئەگەڕێتەوە، وە چۆن گەنگەشە لەگەڵ مێشکی بینەرە ئەکات، وەرگرەکات. ئەمانە ئەو ڕێبازانن کە ئەبێ دەرهێنەر و سیناریۆ نووس و هەر هەموو ستافەکە ئیشی لەسەرکەن، بەڵام مێژوو ناتوانیت دەستکاری بکەیت. بۆ نمونە من ناتوانم فیلمێک بنووسم، فیلمێک دەرهێنم، کابرایەکی جاش مستەشار بکەمە بەتەڵ و هەموو ئەو خەڵکەی کە ئەنفال کراون بیان کەمە نەیار. ئەمامە زۆر قورسە، ئەمە مێژووە. من چۆن ئەمە بە ئەمانەتەوە بێوەکو خۆی بیژەڕیتەوە. ئەوەی کە هەیە من چۆن بێم مستەشارێک کابرایەک دەستی لە خوێنی خەڵکایە تەحسین شاوەیەسێ بکەم بە بەتەڵ، بیکەم بە پاڵەوان. کاکشوان ئەمامە زۆر قورسە. جا بۆیە مێژوو گەلێ جار ئەبێ زۆر بە وردی ئیشی لەسەرکەی. من نمونەیەکت بۆ گەڕمەوە، مامۆستا ئازاد جەلالم باسی کرد کاتی خۆی لە ئەکادمیای هونەرە جوانەکان لە شانۆیی
لە شانۆییەکە وابزانمی شەکسپیر بووە نازانمی چێ بووە ئیشی کردو بەڵام ستایلەکە برێخت نووسیوێتەوە ڕەوان شاد دکتۆر عونی کەڕوومی دەری هێناوە لەو کاتەیە دکتۆر عون کەڕوومی دیمەنێکی تیا بوو وەکو خۆی وەکو مێژوو هێناوێتی دایناوە بەبێ دەستکاری مامۆسازادم وتی پرسیارم کردوتم باشە بۆ ئەمە لێرە نەگۆڕاوە ئەڵێ وەختی خۆی برێختش ویستوێتی وتێت ئێمە مێژووە نابێت دەسی لێ بدەیت دەستکاری بکەیە گۆڕێت چی لەکەی یعنی ئەیکەی بە شتێکی کە ئاخر مێژووە اینجا بۆیە بە ستایلی کارەکە دەرهێنانەکە ئەگۆڕی بەڵام وەکو مێژوو ئەبێ زۆر بە حەزەر بیت بەڵێ لێرە هینی شەر هەمان بۆ چوونی هەیە ئەم خانمە کاپتن شادی ئەڵێ مێژوو ناکرێت دەستکاری بکرێت با بڵێم هەر بابزانام کاکشوان و چینە سەر بابەتەکەی لای خۆت ئەمە دواهیمانە بەڵێ قەرزاری ئەدەبیاتە بەڵام ئێستا چێ هاوکێشەکە گۆڕاوە ئێستا سینەما بۆ خۆی دەنووسێت و خۆی دادەڕێژێت و ئەو پێویستی بە جیهانی ئەدەبیات نەماوە من لەم بۆ چوونەیە کاک شوانجان بە هیچ شێوەیەک لەگەڵتانیم منی شاڕانی ئەگەر وەنیە هێشوخان ئەگەر لەبەرەوەی یەکەم جارکە ئێمە کا بە دروستکردنی فیلمێکی یەکەم جار چیرۆکێکە نووسین چیرۆکش بەشێکە لە ئەدەبیات دواترین باز لە دروستکردنی سیناریۆ و قۆناغیان دروستکردنی فیلمەکەی هەر چیرۆک و سیناریۆ و بیرۆکە هەمووی ئەدەبە ئەوەش سینەمایەک چی فیلمێکت بینیوە بە ئەرتجالی یعنی ئەوە یەکسەری دروستکرا بێ بەبێ سیناریۆ زۆر ڕاستە باکیت چی فیلمێک یعنی ئەگەر هەبێ لە مێژووی هەموو سینەمایە لەوەیە 3-4 فیلم هەبێت بەڵام من بیستووە من تا ئێستا نەمبیستووە یان من بێ ئاگام یان نییە فیلم خۆی لە قابێ پەیامێکی هەڵگرت بێ کە چیرۆکە بەڵێ شانۆیمان کردووە بەبێ ئەوەی تێکست هەبێت بەڵێ ئەوەمان کردووە بەڵام سینەمام نەبیستووە چونکە سینەما یەکێ لە پرۆسەکانی جاران و ئێستاکەش وە جاران کاتێک کە تۆ فیلمە کڕیت فیلمی خامیانەکڕی 35 ملیم ئەو فیلمە تەکلیفیە کرد ئەبواە سیناریۆت هەبێ ئەدەبت هەبێ لەسەری بڕۆیت بۆی بزانی چەندێ فیلم خام بەفوت بە پێوانە ئەپێورە ئەوەنە فیلمی خام بێنیت بۆ لایەنە نێگەتیفەکەی دوایش کە نێگەتیفی لەسەرکرا بوو بە پۆزتیف یعنی هەر ئەوە ڕێگەی نەئەدا تۆ ئەدەبت نەبێت هەر ئەوە پلانت نەبێت تۆ یەک ستافێکی گەورە ئەبیتە سەرسێت ئەیبیتە ئەو جێگەی ئەگەر پلانت نەبێت چی پێەکەی چۆن ئیشەکەیت یعنی ناکرێت چۆنە بێ نازانم من نەمدیوە ئەگەر هەش بێت من تا ئێستا نەمدیوە بەڵام حەزەکەم ئەگەر هەیە کەسێک ئاگادارم کاتەوە بەڵێ بینەوە لای بابەتەکەی بەڕێستان نازانم بچینە سەر بابەتە پرسیارێکیکەی خۆم بکەم لەسەر دەنگ کاریگەری دەنگ لە گەشە سندنی ئەکتەر کارەکتەر ئەگەر بکرێت دواتر بچینە سەر دەنگ بۆ هەنێشتر ماوەکە ئاماژەی ببن لە ژانری لە کۆڵینەوەی بووین وتمان چ جۆرە کارەترە دروستکەین بۆ ئەوەی بتوانین جێگەی بکەینەوە لە ژانری لێ کۆڵینەوە کارەکتەرەکانی ژانی لە کۆڵینەوە ئەبێ هەموو کاتێک ئەم کارەکتەرە ئاستی زیرەکیان زۆر بەرز بێت هەمیشە بە دوواداچوون بکەن هەروەها ئەم کارەکتەرەکان هەمیشە بە دوای نهێنەیەکا بکەون تاکو بتوان ژانێکی لە کۆڵینەوەی زۆر باش لەگەڵا ئاوێنتە بکەن بابەتی بگورن بابەتی ژانرەکان کۆتایی هاو و لێرەیە کە خاڵ یەکەمەوە بووکەوتم ژانرەکان بناسە ئەگەر ئێستا باز لە جۆری دۆم لە ژانرەکان ببورن نازان بۆ هەمووی تێکەڵ کرد جۆری دوم لە گەشەسەنی کارکتەر ئەگە بێت و باسی لێوە بکەین بریتێ لەوەی کە گێڕانەوەی چیرۆکەکە و دیاری بکەیت گێڕەرەوەکە ئایا کارکتەرێک گێڕەرەوەی نیە و چیرۆکەکەتە یاخود کەسی سێم گێڕەرەوەیە کە کارکتەرەکە نییە چونکە جیاوازی نووسین و داڕشتنی کارکتەرەکان بەپی جۆری گێڕەرەوەکە گۆڕانکاری لێ بەسەرێت کاتێک تۆ کارکتەرێک ئەکی بە گێڕەرەوە پێویستە هەموو ڕووداوەکان و سەرجەم
قۆناغەکانی دروستکردنی چیرۆکەکە بە دەوری ئەم کارکتەرە بسوڕێنەوە و لەگەڵ هەر هەنگاوێکی ئەم کارکتەرەیە ئێمە ئاشتیان ڕوودا و مەمەلانەکان بین. بەڵام ئەگەر بێت و کەسی سێم ببێ بەگێڕەرەوە کە کارکتەرێکە کارکتری سێمی پێوەسترێت کە کارکتەری نێو چیرۆکەکەمان نییە، ئەوە بە پێی جۆری ڕووداوەکان ئێمە ئاشنای بینینی کارکتەرەکانی شەبین و مەرج نییە بە پێی هەر هەنگاوی هەر کارکتەرێ ئێمە بوو ڕووداوێک ئاشنا ببین و کارکتەرەکانی دیکە بناسین. وە لە دوای ئەوە یەکێ لە خاڵە گرنگەکانی تر بۆ گەشەکردن بە کارکتەرەکانمان بریتە لە چۆنیەتی دەرخستنی سیفاتی کارکتەر. بۆ نمونە سیفاتەکانی کارکتەر من بەستم لە سێ ڕەهەندەکەیە فیسیۆلۆژی و دەرونی کۆمەڵایەتی. ئێمە ناکرێت ڕاستەوخۆ پیشانی بینەر بین لایەنی دەرونیم کارکتەرە چۆنە، پێگەی کۆمەڵاتیم کارکتەرە چۆنە، لایەنی دەستیم کارکتەرە چۆنە، هاچەنە فیزیک بە شێوەیەکی ئاشکرا پیشانەدرێت کە چۆنە فیزیکیم کارکتەرە، بەڵام لایەنە دەرونیەکانی تا ڕادەیەک ئەبێ بە هێواشی نیشان بدرێت لە چیرۆکەکانمانە. چۆنێتی نیشاندانی سیفەتەکانیش ئەبێ بۆ جۆرە بێت کە تۆ کارکتەرەکان لەگەڵ کارکتەرەکانی تر هاوبەشی پێ بکەیت و جیاوازی دروستکەی لە نێوان کارکتەرەکاندا. ئەم جیاوازی دروستکردن لە نێوان کارکتەرەکاندا چەند هۆیەکی زۆر گرنگی لێ ئەکەوێتەوە. یەکەم بۆ ئەوەیە کە لە ڕێگەی جیاوازی کارکتەرەکانەوە ئێمە سیفاتی کارکتەرەکانە بینین، ئەزانین ئەم کارکتەرە ڕقی لە چیە، چی خۆشێت و حەزی لە چێ، بەچی تووڕابێ، بەچی پێ ئەکەنێت. هەروەها خاڵێکی تر کە زۆر گرنگە گەشە بە کارکتەرەکە ئەیات. ئەم کارکتەرە زۆر کالەوانەیە لە ناخی خۆیان بقۆڵێتە هەوڵ بە گۆڕانکاری بکات لایەنە دەرونیەکانی خۆی و بم جۆرە ململانەیەک دروستە بێ لە نێوان کارکتەرەکە و خودی خۆی و لە نێوان کارکتەرەکە و کارکتەرەکەی بەرامبەریە کە ئێمە بووینە خاوەنی ململانەیە، بێگومان بووینەتە خاوەنی کارکتەرێکی زۆر باش و لە ئەنجاما سیناریۆیەکی باش و فیلمێکی زۆر باش. وە لە دوای ئەوەشتا پێویستە باکستۆری بۆ کارکتەرەکان دروستکەین. هەموو فیلمێک و هەموو مرۆڤێک پێویستە نەک پێویستە هەر بۆ جۆرێکە باکستۆری هەیە کە پاشخانێکی هەیە کە پێویستە تۆ یعنی دەستپێکی پیشاندانی ئەم کارکتەرە لە پۆینتێکا پیشانەی، بەڵام ئەم کارکتەرە ژیانی پێشتری چۆن بووە، چۆن ژیاوە، تێکەڵی چی بووە، تووشی چ ڕووداوێک بۆ تاگەشتۆ بەم پۆینتە و ئێستا کە ئامانجێکی هەیە پێ بگا بۆ ئامانجە بۆ کارەکەی چییە کە تۆ بێ لە ڕێگەی پیشاندانی پاشخانێک و باکستۆریەکەەوە دروستی بکەیت کە ئەمەش بێگومان ڕێگەی فلاشباکەوە بەدیا خۆت هەر جۆرێکی تر بێت ئەتوانین ئێمە پیشانی بین. ڕێگا زۆر هەیە بۆ پیشاندانی ئەم پاشخانانە کە ئەوە بریتێ لە شێوازی نووسینی سیناریۆ، بۆیە زۆر ئاماژی پێ نام لێرەیە. لە دواتریشە پێویستە شتێکی تر هەیە کە زۆر گرنگە، پێویستە نووسەر سەرجەم سیفەتە کەسیەکانی خۆی، سیفەتە کەسیەکانی نووسەر وەکو پاڵپشتێک بەکاربێنێ بۆ دروستکردنەوەی کارکتەرێک، بۆ نەخشەکێشانی کارکتەرێک، بۆیە بتوانێت کارکتەرێکی واقعیانە دروستکات، بزانێ چۆن ئەم کارکتەرە هەر سێ ڕەهەندە گرنگەکەی بەسەرا دابەشکات و کارکتەرێکی زیندوو دروستکات کە لە دڵی بینەراجی خۆی بکاتەوە، کارکتەرێکی واقعی بێت. مەرجیش نییە هەر تەنها لایەنە سیفەتێکی کەسەکانی نووسەر خودی خۆی گرنگی پێبات، ئەتوانێت پشت بە کەسایەتێکی تر ببەستێت و وەکو پاڵپشتێک بەکاری بێنێ بۆ دروستکردنی کارکتەرێک. وە لە دوای ئەوەشەوە پێویستەوە بزانین کە نووسەر ئەبێت خۆی بڕای بۆ هەبێت کارکتەر واقعیە، بڕای بە واقعبوونی کارکتەرەکە هەبێت و کارکتەرەکە هاوبەشی پێ بکە لەگەڵ ڕووداوەکانی نێو فیلمەکان. ناکرێت نووسەر ڕاستەوخۆ کارەکە هەڵبگرێ بیخاتە ناو ڕووداوێکەوە، ناکرێت ڕاستەوخۆ جوڵی فیزیکی جوڵی دەرونی و پێگی کۆمەڵایەتی بۆم کارکتەرە دیاری بکە، بۆڵکو ئەبێت یعنی بە جۆرێک بێت ئەم کارکتەرە هاوبەشی پێ بکات، ئەم کارکتەرە بەهۆی بڕیارەکانی خۆیەوە، بەهۆی لایەنە دەرونیەکانی خۆیەوە بڕیار بات بگات بە چ پێگەیەک، بگا بە چ ملانەیە، بگا بە چ ڕووداوێک و چۆن دەرباز بێنی. وە لە دواتریشە یەکێک لە بابەتە گرنگەکان کە زۆرە بە گرنگی پێبین
چۆنێتی بەکارهێنانی دیالۆگە بۆ کارکتەرەکەمان کە چۆن بەکاری بێن کە شێوەیەکی قوڵ بە کارکتەرەکە ببەخشێ بێگومان هەر کاتێک کە تۆ بتەوێت دیالۆگ بنووسیت پێویستە ئەم دیالۆگە بە شێوەیەکی زۆر باش لەگەڵ جوڵە فیزیکەکانی کارکتەر بیگونجێنی و لەگەڵ جوڵە دەرونیەکانی کارکتەر بیگونجێنی بۆ نمونە ناکرێت تۆ کارکتەرێکی شەڕەنگێز هەبێت دیالۆگەکانی کارکتەر هەز بزوێن بێت ناکرێت تۆ کارکتەرێکی هەز بزوێنە هەبێت دیالۆگی زۆر گاڵتە ئامێز بەکار بهێنێت کەواتە بە تۆ جۆری دیالۆگەکەت بگونجێنی لەگەڵ لایەنە فیزیکەکانی کارکتەر وە پێگەی کۆمەڵایەتی تەنانەت و لەگەڵ لایەنە دەرونیەکانی کەواتە ئەم سێ ڕەهەندە ئەبێ هەموو کات لە بەرچاومان بێت بۆ هەر گەشە سەرنێکی کارکتەر وە لە دواتریشا وەکو کات سەرکەوتۆ پرسیارێکی دەبارەی کاریگەری دەنگ نازانم پرسیارەکەکی یان ڕاستە خۆچمە سەری نازانم تۆ گەر نامەیە بابەتەکەت دابڕم لە بابەتەکەم مشکلە نییە مەبەست لەوە بوو کاریگەری دەنگ ئەو کاریگەری هەیە دەنگ ئەو کاریگەری هەیە لەسەر بنیاتی کارکتەر بێگومان وەکو لە سەرەتایە وتم تەنها نووسەر بەرپرز نییە لە دروستکردنی کارکتەر دەنگ کە بەسێ قۆناغکاری لەسەرەکرێت لە قۆناغی نووسینی سینارۆیەکە لەسەر دەنگەکەین و لە قۆناغی دروستکردنی فیلماکە لەسەر دەنگەکەین تەنان لە قۆناغی پۆست پرۆدەکشنیشە کاتە لە هەرسێ قۆناغەکە بە شێوەیەکی زۆر باش گرنگی بە دەنگ بدرێ چکە دەنگ وەکو لە هێهۆکارە زۆر گرنگەکان دانرێ بۆ ئەوەی کە بتوانین کارکتەرێکی زۆر قوڵ و زۆر باش دروستکەین بێتە هۆکارێک بۆ دەرخستنی کەساوی سیفەتەکانی کارکتەر دەنگ مەبەستمان لە تۆنی دەنگ لە دیالۆگ لە ساوند ئێفێکتەکان لە گۆرانیەک لە شعرێک لە موزیکێکە لە چیرۆکەکانمانە لە فیلمەکانمانە بۆ نمونە دەنگە سروشتیەکان دەنگی وەک باران و لافا و زریان هەر کاتێ ئەم دەنگانە گەویست بین لەگەڵ کارکتەرەکەیە یەکسەر ڕاستەخۆ ئێمە ئەزانین کە ئەم کارکتەرە ژیانی با بڵین تا ڕادەیەک شێواوە و ئاڵۆزە و هەر کاتێک ئەم کارکتەرە تۆنێکی دەنگ بەکارێنێ بە پێی جۆری تۆنی دەنگەکانی ئەزانین کە ئەم کارکتەرە چ جۆرە سیفاتێکی هەیە و هەروەها بە پێی جۆری دیالۆگەکە وەکو لە سەرەتا باسم کرد وە جگە لەوەش هەر کاتێک کە موزیکێ کاری پێکرێ لە سینارۆکەیە ئەبێ ڕاستەخۆ بمەماتە سەر سیفاتی کارکتەرەکە ئەم کارکتەرە گوێ لە چ جۆرە موزیکێکە گرێ بێگومان هەر کەسە و کە سیفاتێکی تابەت بەخۆی هێ و گوێ لە جۆرە موزیکێکی جیاواز دەکرێت یاخود دەست خۆش من پرسیارەکەم بزبت ئەمە بوو کێسا توی وەڵامەکە دایە بەڵام لێرەیە نەک بەس دەنگ من بیرم چوو بڵێم دەنگ ڕنگ تەنانەت ڕووناچی تەنانەت قەبارەی فرێم چێوەکە و گۆشە نیگاکانی کامیرە لەسەرەوە لە خوارەوەمانە هەموو کاریگەری لەسەر بنیاتی کارکتەر هەیە توانی تۆ زیاتر بچیتە ناوە ئەوە لە بابەتەکانی دواتر ئاماژەی پێەکەم کە لە قۆناغی پرۆدەکشنی شابێت گرنگی بە دروستکردنی کارکتەر بدرێ اینجا لە چیا بوون وە دوای ئەوە لە زۆر فیلمە گۆرانیەکی تایبەت هەیە شعرێکی تایبەت هەیە کە کارکتەر بە درێژایی فیلمەکان گۆرانی ئاڵێتەوە ئەم شعر ئاڵێتەوە کە بریتێ لە پاشخانی کارکتەرێک یعنی ئێمە توانین بۆ نەکارتر ئێمیشە گۆرانیەکەڵێتەوە ئێم ئەزانین کە ئەم گۆرانیە هۆکارێکی هەیە کە کارکتەرەکە بەم جۆرە چۆتە ناو گۆرانێکەوە پاشخانێکی لەگەڵ گۆرانێکە هەیە جۆرە ژیانێک ژیاوە کە لە ڕێگەی وتنیم گۆرانیەوە بۆ ئێمە پیشانەیە کەواتە دەنگ بە هەموو جۆرەکانیەوە کاریگەرێکی زۆر گرنگە بینێ لە دروستکردن و بنیانانی کارکتەرەکانمانە بێگومان ئەگەر ئێستا بینە سەر خاڵێکی تر لە گەشەسەرنی کارکتەر ئەوش بریتە لە بەکارهێنانی ناو بۆ کارکتەرەکانمان دروستکردنی ناو بۆ کارکتەرەکانمان وەکو هەموو بەشەکانی تر گرنگی خۆی هەیە تۆ ئەبێت
هەر شتێک کە بۆ کارکتەر بەکارهێنی خزمەت بە دەرخستنی سیفاتی کارکتەر بکات ناویش بەشێکە لەمە کاتێک تۆ ناو بۆ کارکتەرێک هەڵەبژێری پێویستە ئەم کارکتەرە ینی ئەو ناوی کە بووی بەکارێنی ڕاستە خۆت دەرخەری سیفاتی کارکتەرەکە بێت دەرخەری پێگەی کۆمەڵاتی کارکتەرەکە بێت چونکە پێگەی کۆمەڵایەتی و لایەنی دەرونی کارکتەر زۆر گرنگە کە چ ناوێکی لەگەڵە گونجێنیت بۆ نمونە ناکرێت تۆ کە کەسایەتێکی زۆر ڕەشبینە هەیە ناوێکی زۆر گەشتبینانی بۆ دروستکەی بێ لەگەڵ سیفاتی کارکتەرەکە بگونجێت بێگومان ئەم خاڵانەی کە هەمووی کە باسم کرد بەشێک بوون لە دروستکردنی کارکتەر لە قۆناغی پری پرۆدەکشن واتە لە قۆناغی نووسینی سینارەکەدا لە قۆناغی پرۆدەکشن دوای ئەوەی کە نووسەر سینارۆ تەواوەکات و دەرهێنەر کا لەسەر دروستکردنی فیلمەکە لە ڕێگەی ئەو سینارۆ نووسەر چیتر بەرپرس نییە لە بنیادنانی کارکتەرەکە لە بەری بە شێوەیەکی زۆر باش دروستی کردووە اینجا ئەوەی کە بەرپرسە لە ئەوەی کە ئەم کارکتەرە بە شێوەیەکی زۆر واقعیانە بۆ ئێمە بینەر پیشان با بیکا بە فیلمێک کە لەگەڵ کارکتەرەکانە بژین بریتە لە دەرهێنەر کە دەرهێنەر ئەویش لە ڕێگەی هەڵبژارنی ئەکتەرەوە بە لە ڕێ هەڵبژارنی لە ڕێگەی دروستکردنی میزانسێنێکی زۆر باشەوە بێت بۆ فیلمەکە کە پێویستە بە شێوەیەکی زۆر باشکار لەسەر دروستکردنی کارکتەر بکات و خزمەت بە دەرخستنی سیفاتی کارکتەرەکانمان بکات یەکەم شت کە باسی لێ بکەین دەرهێنەر ئەوەی کە گرنگی پێ باسەرەتا هەڵبژارنی ئەکتەرێکی زۆر باشە بۆ کارکتەرەکانمان کە لەگەڵ لەلایەنی فیزیکیەوە بگونجێ لەگەڵ ئەو کارکتەری کە لە سینارەکانمانە هەیە لە ڕووی دەرونیەوە لە ڕووی پێگە کۆمەڵایەتەکانەوە پێویستە ئەم دەرهێنەرە ئەکتەرێکی زۆر باش هەڵبژێرێت کە ڕاستە خۆ متمانی ئەوەی پێ بکات کە بتوانێت ئەم کارکتەرە بە شێوەیەکی زۆر باش بەرجەستە بکات چونکە ئەگەر کارکتەر هەموو ڕووداوی سینارکی وەک ئەمانە تێگەڵگرت بێ ئەکتەریش بە هەمان شێوەیە هەموو قوڵی کارکتەرەکی بە ئەمانە تێگەڵگرتووە پێویستە هەموو ئەو قوڵەی کە نووسەر بە کارکتەری بەخشیوە ئەکتەر بە ئێمەی ئەبەخشێت کە بە شێوەیەکی زۆر باش پیشانی ئێمەیدا بێگومان ئەکتەریش لە ڕێگەی چە میکانیزمێکی تایبەت بە خۆیانەوە پێویستە کار لەسەر نزیکبوونەوە لە واقعەتی ئەو کارکتەرە بکات لەگەڵ ئەو کارکتەرە بژی ماوەیەکی زۆر کە بێگومان ئەو کەسانی کە پسپۆریان لە نوات ناتوان باشتر باز لەوە بکەن کە چۆن بتوانن کارکتەرێ بەردەستە بکەن بە شێوەیەکی زۆر باش و واقعیانە و لە خاڵی دواترا ئەوەی کە هەمانە بریتە لە سینەماتۆگرافی لە ڕێگەی بەکارهێنانی گرتەکانەوە ئێمە ئەتوانین کار لەسەر بنیادنانی کارکتەرەکانمان بکەین بۆ نمونە بەکارهێنانی گرتەی کلۆزەپکەوەکو هەموومان نەزانین گرتەیەکی نزیکە بەکارهێنرێەوە بۆ دەرخستنی ریاکشن و هەست و نزیکبوونەوە لە کارکتەر بەکارهێنرێ پێویستە هەر کاتێمانەوە کە نزیک بینەوە لە هەستی کارکتەر گرتەی کلۆزە بەکاربێنرێت هەر کاتێمانەوە لە پێگەی کۆمەڵاتی کارکتەر نزیک بینەوە گرتەی وای شۆت بەکاربێنرێ و هەر کاتێک بمانەوێت لاوازی کارکتەر پیشانبین کامێرا پێویستە بەهایەنگەڵ بکرێت وەر کاتە پێویستە لە کارکتەر بە بەهێزی پیشامین کامێرا بە لەو ئەنگڵ بەکاربێنێت و هەروەها هەموو جوڵەکانی کامێرامانەیە تێڵت و دۆڵی هەر کاتێک کە نزیکە بنەوە پێویستە لە هەستی کارکتەر یاخود هەر بابەتێکە پەیوەندی بە کارکتەرەوە و سیفاتی کارکتەرەکەەوە هەیە بۆ ئێمە پیشان باتوە دوورکردنەوە لی بریتە لە نزیکبوونەوە لە پێگە کۆمەڵاتی و شێوازی ژیانی کارکتەرەکە هەروەها جۆرێکی تر لە قۆناغی پرۆدەکشن کە کاری لەسەرەکیە بۆ دروستکردنی بنیانانی کارکتەرێکی زۆر باش بریتە لە بەکارهێنانی ڕووناکی بەکارهێنانی ڕووناکی بێگومان دوای ئەوەی کە زانیمان کە ژانری فیلمەکەمان چییە کار لەسەر دروستکردنی ڕووناکیەکەین بۆ نمونە لە فیلمە ترسناکەکانە پێویستە ڕووناکی کەم و سێبەری زۆر بەکاربهێنرێ هەروەها لە فیلمە کۆمیدیەکانە ڕووناکی زۆر بەکارهێنرێ و ئەو فیلمانانی کە ئەیانەوێت هیوای کارکتەرەکە بێمە پیشان من
ڕووناکیەکی باش بۆ ئێمە پیشانەیە لە فیلمە درامەکانە ڕووناکیێکی ئاسایی بۆمە پیشانەیە واتە بە پێی جۆری لایانی دەرونی کارکتەرەکە بڕیارین کە ڕووناکی نێو ئەم سێتە پێویستە چۆن بێت بەپێی لایەنە دەرونەکانی کارکتەر. و لە دواتریشا بەکارهێنانی ڕنگمان هەیە ڕەنگیش بەیەکە لە هەرە گرنگترین خاڵەکان دانرێت بۆ دەرخستنی کارکتەر. تەبعاً ڕنگ بەپێی جۆر تەمەن بەپی پێگەی کۆمەڵایەتی بەپی لایەنی دەرونی بەکارێنێ بۆ کارکتەرەکانمان. بۆ نمونە ئەو کارکتەرانی کە تەمەنێکی تا ڕادەیەک زۆریانەیە لە ڕەنگەکانی سوور و پرتەقاڵی زرد و ئەمانە دوورەکەونەوە بۆ ڕەنگە تاریکەکانە چن بەگشتی بۆ جۆرەیە و تەنانەت بەپی کۆمەڵگە و نەتەوەش کە لەوانەیە لە کۆمەڵگەیەکە کۆمەڵە ڕنگ بۆ تەمەنێ دیاری بکرێ لە کۆمەڵگەیەکی تر کۆمەڵە ڕنگ بۆ تەمەنێکی تر دیاری بکرێت. وەروها ئەگەر کارکتەرێکی گەشتبینمان هەبێت ئەم کارکتەرە جلی ڕەنگاوڕنگ لە بەرەکات ئەگەر کارکتەرێکی داڕوخامانە بە ڕەنگی تاریک لە بەرەکا و تەنانە شێوازی ڕێخستنی جلو بەرگەکانیش کالەتە سیفاتی کارکتەرەکەن کارکتەرێک کە پێگەی کۆمەڵاتی بوو منە مامۆستایەگە جلی فۆرمەڵ لە بەرەکە کارکتەرێکە با بڵین ئەکتەر بێت مۆدل بێت نووسەر بێت شتێ جلێکی تایبەت بە خۆی هەیە ڕەنگی تایبەت بە خۆی لە بەرەکات و دەرونی کارکتەرەکانیش بە هەمان جۆر. وە لە دواترە ئەمە لە قۆناغی پرۆدەکشن کە باشە گرنگەکان بوون لە دروستکردن و بنیادانی کارکتەر وە لە قۆناغی پۆست پرۆدەکشنی شاوی کە هەمانە بریتێ لە جۆری مۆنتاجکردن. مۆنتاجکردنیش لە دوای ئەوەی کە دەرهێنەر بە شێوەیەکی زۆر باشکار لەسەر دروستکردنی کارکتەر و قوڵبوونەوەی کارکتەر کرد دواتر ئەوەی کە هەیە پێویستە مۆنتێر بەپی ئەو ماتریاڵانی کە هەیە وەپی ئەو سیناڕۆی کە ئازانە جۆری چیرۆکە چی و سیفاتی کارکتەرەکان چین پێویستەکە لەسەر بەکارهێنانی کات لەگەڵ ڕیتم کات لە پرۆسەی مۆنتاژە. بۆ نمونە لە فیلمە ئاکشنەکانە کاتی زۆر و ڕیتمی خێرا بەکارێنرێ بۆ ئەوەی شڵەژاوی کارکتەر بۆ ئێمە دروستکات و بۆ ئەوەی پیشاما بێت کارکتەرەکە لە حاڵەتێکی جەنگیایە هەروەها بە پێچوانەوە بۆ نمونە لە ژانری ڕۆمانسیە پێویستە کەتی خاو ڕیتمی خاو بەکابێنێ بۆی لەگەڵ هەستی کارکتەرەکە زیاتر نزیک بینەوە زیاتر بچینە نێو کارکتەرەکانەوە وە بە پێچوانە بۆنە لە ژانری درامیە پێویستە کەتی ئاسایی و ڕیتمی ئاسایی بەکاربێنێ واتە بەپی جۆری ژانرەکان و لە ژانی ترسناکیشا بۆی ترس دروستکەین کەتی خێرا و ڕیتمی خێرا بەکارێنرێت بۆ فیلمەکانمان. تەنانەت لە قۆناغی دوای مۆنتاژ لە کاتی دروستکردنی پۆستەر بۆ فیلمەکانمان ئەو وێنەی کە لەسەر پۆستەر هەڵەبژێردرێ پێویستە تا ڕادێ کارکتەرەکە و بۆ ئێمە بناسیینی کام کارکتەرە و چ پێگەیەکی و چ لایەنێکی دەرونی هەیە و چ جوڵەیەکی هەیە کاتە تۆ توانین لە ڕێگەی وێنەیەکی شەو بۆ ئێمە پیشان بی واتێ مە لێرە ئەو بمان دەرەکەوێت کە نووسەر تەنها بەرپرز نییە لە دروستکردنی کارکتەرەکانمان هەر کاتێکە فیلمێک ببینین کە کارکتەرەکە بە جۆرێکی خراپ دروست کراوە مەرج نییە کە نووسەرەکە کارکتەرێکی بە شێوەیەکی خراپ دروستکردی بێ ئەشێت نووسەر بێت ئەشێت لە قۆناغی پرۆدەکشنام هەڵێ دروست بێت لەشێ لە قۆناغی پۆست پرۆدەکشنە کاتە بێ هەمومان پێکەوە وەکو یەک گروپ کار بۆ دروستکردنی کارکتەری زۆر باشکەین بۆ فیلمەکەمان چونکە هەتا وەکو کارکتەری باشمان نەبێت بێگومان نابینە خاوەنی سیناڕۆی باش و سیناڕۆی باشیشمان نەبێ نابینە خاوەنی فیلمی باش. ئەم بابەتیانم لێرە تەواو بوو ئەگەر هەر پرسیارێک هەبێت من دەستخۆشیێکی گەرمە لێ یەکەم جێخۆشحاڵیە یعنی وانەیەکی تێر و تەسەل و بە پێزە ئامادە کردبوو ئەوەیان جێ خۆشحاڵیە و ئێمە وەکو پێگەی فیلمسازان بەردەوام پێمان خۆشە گەنجێک و خانمێکش لە هەموو لیستێکمانە ئەمانەوێت گەنجێک بێتە ناو وانەیەک بڵێتەوە بە هەر بە تەمەنەکانمان نەبن و خانمیش من خۆم سەرنجی سەرەکیم لەسەر خانمانە ڕوو لە خانمان زۆرە نێم ئەمەوێ خانمانمان بێنە پێشەوە
چونکە ئێستا بۆ نمونە سۆی لە خانمان لەگەڵایە لێرە بەردەوام یەکێکە لەو کەسانەی کە هاندەرێکی باشمانە بۆ فلیمسازان هەر ماڵەکە ماڵی خۆیەتی و بێجگە لەو ڕووناخانمانەیە کامانە کەسانێکن مێژوویەکیانەیە ئەمان ئاگایان لێ بووە کە زەمنێک ئێمە لە بواری شان و لە بواری سیان و سینەما و لە بواری ئەدەبە خانمانمان کەم بووە بەڵام ئێستا ئەمڕۆ کە ئەیبینم من شاگەشکا بم پێی یعنی من بەڕێستان ێستا لەم وانەی ئەمڕۆیە زۆر زۆر جێی شانازیبی دەستخۆشی لە یەکەم زۆرم پێخۆش بوو بەو هیوایی ڕۆژێ لە ڕۆژان سینەمای ئێمەی کوردیش لەسەر دەستی خانمان کچانی وەکو ئێوەیە وەکو چۆن گەریلاکانمان لە شەخ سەرمانیان بڵند کردووە ئێوەشەوەنیتە سەرمان بڵند کە و سینەما لەسەر دەستیەوە دروست بێت چاوەکەمی بابێ بەسەر پرسیار هەر کاک شوان پرسیاریڵێ دەنگ ڕنگ ڕووناکی فرێم تەکنیکەکانی دیکە ڕاستەوخۆ کاریگەری هەیە لەسەر کارکتەر هەموو ئەمانەش لە سکرین پلی فلیم نووسین منەک فلیم نامە تا دەست نیشانەکات لەم ڕوانگەیەوە دەپرسم بۆچی سینەمای ڕۆژەڵات کەمتر گرنگی بەم تەکنیکانە ئەدەن ئایا هەژاری تەکنیکە یا لاوازی سکرین پلی بێگومان پێویستە یەکشت بزانین هەر نیشتیمانێک فۆرمێکی تایبەت بەخۆی هەیە لە نووسینی سیناریۆ لە گێڕانەوەیە یعنی مەرج نییە نە هەژاری تەکنیک بێ نە لاوازی سکرین پلی بێ بەڵام فۆرمی ئەو سینەمایە بۆ جۆرە بێت کە بۆ جۆرە کا لەسە دروستکردنی سیناریۆکەم بکە بەڵێ جا من لێرە منش لێرامێ وەڵامێکی و پرسیاری ئێوەمەوە کاکە شڤانگجان پرسیارەکەی تۆ نە هەژاری تەکنیکە و نە لاوازی سکرین پلەیە ئەگەر ئبێت و سکرین پلەیەکی باشیش زۆر باشەوەی کە لەسەر ئاستی جیهانیە بڵێن تۆ بەڕێستان سکرین پلەیەک فلیمێکە نووسن ئەو فیلمی تۆ لە فستیڤالەکانە لەوەی بگاتە ئەوەی کەمپەنیە جیهانیەکان و کەمپەنیە گەورەکانیشی لەسەرکەن بەڵام وەرە ئەو سیناریۆ پێشتر بەرە دەست کەسێکی ڕۆژەڵاتی ئەوەی کە خۆت باسیەکەیت ئترایە کووردە عەرەبە تورکە فارسە بیدە دەست ئەو ئەمە تۆ سیناریۆکەت بەهێزە و با ئەو هەموو تەکنیکەش لە بەردەستیا بێت کە لە سینەماکانی جیهانا هەیە ئەگەر هات و خەیاڵی ئەو خەیاڵێکی هەژار بوو کز بوو بێگومان ئەو فیلمە وێرانەکات من ئەمە وەڵامەکەمە بکەواتە لێرە لای لاوازی سکرین پلی نییە یاخو لە هەژاری تەکنیک نییە لای کەسەکانێکی ئەتوانێت شت کات کە سینەمای کۆن فەرمووەوانی هیچ کۆکۆ ئەوانی لە پێشا کراون لەوەیە تەکنیکەکان کەس بوونە بەڵام تا ئێستا سێرەکەی فیلمێکە تا ئێستا زیینووە شرۆڤەی لەسەر خوێندێت فیلمەکانی هیچ کۆک هێش و خانیەوە نەتان خوێنەوە لەسەریتان نەخوێنوە ڕاستە خۆ تەکنیکەکان چی بووە تەکنیکی زۆر بەکارێنانی سادە بۆ بەڵام بە قوڵی بەڵام ئیشی لەسەر کراوە دراسی لەسەر کراوە زانیانە چۆن بەکاری بێنن ئەمە گرنگ ئەگەر بکرێت یەک دەرفەتم بیتێکە باز لەو فیلمانە بکەم کە لە پێشترا چۆن کا لەسەر دروستکردنی کارێتەر کراوە بەڵێ فەرموو زۆر باشە ئەگەر باز لە دروستکردنی یەکەم فیلم بکەین لە بە درێژایی جیهانی سینەما بۆ منە برایانی لۆمێر کاتێکە کامێرای سینەماتۆگرافیان دروست کرد و کاتێکە هەوڵیانە کە فیلم دروستکەن لێرە دروستکردنی کارکتەر بونیانانی کارکتەر بوونین نەبووە بەڵکو بە پێچەوانەوە ئەم کارکتەرانە یعنی تەنها کارکتەری ژیانی ڕاستەقی نەبوونە هەوڵیانیاوە ژیانێکی ڕاستەقینە لە ماوەی چەند دەقیقا بۆمە پیشان بن بۆ نمونە کاتێکە ڕۆشنی شەمە نەفەرەکە کرێکاران کە ئەڕۆن بۆ وێزگا باخەوانێک باخەکی ئاوایە مناڵی قاچی لە سۆنداگیرە ئەمانە بەشێک بوونەوە لە چیرۆکی کە سەرەتا کاری لەسەر کراوە لە دواترا جۆرج میلیەس و مۆرنا و گریفس و ئەمانە کە هاتوون کامێرایان بۆ گێڕانەوەی چیرۆکێک بەکارێنەوە بەڵام هێشتا بە شێوەیەکی زۆر کا لەسەر دروستکردنی کارکتەر نەکرابوو لە نێو چیرۆکەکان بەڵام یەکێک لەو فیلمە گرنگانی کە پێم خۆشە ئاماژەی پێبم کە لە ساڵی پێما بێ لە ساڵ 1946 بەرهەماتوە فیلمی ستیزن کەین کە ئۆرسن وێلز بەرهەمهێناوە
کە باز لە پیا دەگەکات لە سەرەمەرگا شوشەیەکی بەدەستێ و کاتی کە ئەمرێت تەنها یەک وشە ئەڵێت و بە درێژایی فیلمەکە هەموو ڕووداوی فیلمەکە و لێکۆڵینەوەیە بە دوای ئەم وشەیە ئەگەڕێن کە بزان ئەم کارکتەرە چۆن دروست بوو و لە چێوە دروست بووە تەنها لە وشەیەکەوە هەموو سیپاتی کارکتەرەکان بۆ ئێمە پیشانەیە. دواترە گە باسی نیوڕیالیزم بکەین لە نیوڕیالیزمە کارکتەریان بەکار نەهێناوە وەکو دروستکردنێکی خەیاڵی بەڵکو ئەمان کاریان سەر دروستکردنی کارکتەر واقعیەکان کردووە کە هەوڵیان یاوە کێشەی هەژاری و چینی هەژاری بۆمە پیشان بن و کارکتەری ڕاستەقینی خەڵکمان پیشانەیە چکە ئەوان پێیان وا بووە ئەکتەرێک ناتوانێت ژیانێکی واقعی بۆ ئێمە دروستکات و نووسەر ناتوانێت لە ڕێگەی گێڕانەوە و دروستکردنی کارکتەرێکی خەیاڵی چیرۆکێکی ببورن یعنی بتوانێت ڕاستی هەژاری بۆ ئێمە پیشان بات و بەڵام لە دۆ قۆناغەکانی دواترە خەیاڵیان تێکەڵ کرد لەگەڵ ڕیالیزمە هەروەها کێمانێ ڤێرتۆڤمانەیە ڤێرتۆڤ هەمیشە هیچ کاتێک کاری لەسەر دروستکردنی کارکتەر نەکردووە دژی ئەو بۆ کە کارکتەری دروست بکرێت ئەو پێی وا بووە ئەو مرۆڤانی کە هەن ئەو شتانەی کە هەن ئەبێ بە شێوەیەکی حەقیقی خۆی دروست بکرێتەوە پیشان بدرێتەوە چونکە کامێرا چاوی مرۆڤەکانە یعنی ویستم ئەوە بڵێم کە کارکتەر بە درێژایی گەشەی سینەما گەشەیەکی زۆری بەخۆی ببینەوە تەنانەت لە سینەما ژاپۆنە ئاکیرا کۆرۆساوا و ئۆرسن وێلز ببورن ئاکیرا کۆرۆساوا ئۆزومانەیە کە بە شێوەیەکی زۆر سادە کاریان سەر کارکتەر کردووە و کاریان سەر تەکنیکە سینەمایەکان کردووە بە شێوەیەکی زۆر سادە بەڵام بە شێوەیەکی قوڵ داڕشتنیان بۆ کارکتەر نەکردووە بەڵام لە ڕێگەی پیشاندانی چەند ئاکتێکی سادەی کارکتەرەکانەوە ژیانی تۆکیۆ بە ئێمە نیشانەیات و چیرۆکێکی ڕاستی بە من پیشانەیات و وەکو پروپاگەندەیەک کارکتەرەکان و فیلمەکان بۆ ئێمە پیشانێن. دەسەکانە خۆش بێ سۆی لە خان دوو ڕوونکردنەوەی هەیە پرسیار نییە هەردووکەوە گرێ دەم ئەڵێ دۆزینەوەی باگراوندی کارکتەر لەلایەن ئەکتەرەوە زۆر پێویستە دواتری شەڵێ ئەکتەری لێزان ئەتوانێت کارکتەرەکە سەرخات و پێچەوانەکەشی هەر ڕاستە بێگومان وەکۆی کە من باسم کرد ئەکتەر ئەتوانێت کارکتەرێکی زۆر خراپ دروستکات کە لەوانەیە یەکسەر بینەر بڵێەوە سیناریۆیەکی خراپە بە پێشوانەشەوە ئەوەی ئەوە دروستێکانی ئەکتەرەکە بێت. بەڵێ لە کۆتاییە هیچ پرسیارێک نابینم برادرانی کاگە پرسیارە شتێکیان نەبێت بەڵام من لای خۆمەوە دەستخۆشیەکی گەرمن لێ یەکەم جێی شانازیمیت سرم پێ چاوەکەمی سرم بە خانمانی تریش وە گەنجەکانی تریش ئەوانی تریش بێنەوە ئەم گۆڕەپانە ئەم سەکۆیە ئەم پێگەیە هی ئێمە نییە بەتەنها هی ئێوەشە وەرن ئاوا خزمەتی خۆتانکەن ئێمە خۆشحاڵین ئێمە لە خزمەتانین. ئازیزان زۆر سوپاسی هەر هەمووتانەکەم کە گەرم و گوڕیتان بە لایڤەکان داوە بەوانەکان داوە و هەر بە بۆنەی ئێوەشەوەیە ئێمە بەردەوامە بین چونکەم پێگەی هی ئێوەیە و لە ئێوەشەوەیە بۆ هەمومان. لە کۆتاییە هێشت جانەگەر شتێکت هەیە حەزەکەم بفەرمووی بێوەی. وڵا لە کۆتایە سپاس دەکەم کاک سەرکەوت بۆ ئەم قوتابخانە جوانەی کە دروستی کردووە خۆزگا پێشەوەی کەم بچمایەتە بەشی فیلمسازی قوتابخانێکی لۆ جۆرە بۆە بۆیە باشتر خۆم ئامادە کردایە بۆ زانکۆ یعنی بەڕاستی هەموو کەسێک دەتوانێت ئێستا بەشێکی زۆر باش لە قۆناغەکانی فیلمسازی دروستکردنی فیلم لە ڕێگەم قوتابخانە جوانی تۆ فێر بێت و زۆر سپاس بۆ متوانی باڕزشتان کە متوانێتان پێکردم کە بتوانم زانیاریەک بگەێنم بە ئێوە بە هی ئەوەی کە بتوانم لەوانەکانی دواترە ببابەتی باشتر لەگەڵتان بم و سوودێک بگەێنم بۆ کەسانی کە خوازیارن لە سینەما کارکەن. بێگومان فیلم سازانی خۆتە و هی هەمووانە و نییە و هی ئێمە نییە هی هەمومانە بێ بە هەمومانەوە پێگەوە سەرچاوە وەکو ئەموانەی بەڕێستان سەرچاوە لەم پێگەیە کۆکەینەوە بۆ ئەوەی ببێ بە وەکوتم سەرچاوەیەکی کتێبخانەیەک فیلمخانەیە سازانی ئایندەمان چونکە تۆ خۆت فێرخواز بوویتە ئاگال لێ بۆ چەند سەرچاوە کەم بووە زۆر کەم ئایندای مشکل لەمانە بوو لەگەڵە
بەڵام ئێستا لێرە ئێمە هیچ نەبێت توانیمانە کۆمەڵێک زانیاری زۆربەی فلیم سازەکان کۆ بکەینەوە ئێستا گەشتۆتە ئەمەی بەڕێستان 153 وانەیە تا ئێستا 153 وانە وتراوەتەوە ئێگەر 53 با بڵێن سەرچاوی باش بن بۆ هەمومان زەرورە بۆ هەمومان ئجا من دەستخۆشی لە هەر هەمووتانەکەم هەمووتان جێ ڕێزن زۆر زۆر سپاس بۆ هەر هەموو لایەک بۆ هەر هەمووتان ئازیزان کە هاوکارمان بوون بۆ ئەوەی بەردەوامی بەم پێگەیە بدەین لە کۆتاییە دەستخۆشی لە هەر لە هەموو لایەکەکەم